بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەری چاندنی مۆغ لە شاری سلێمانی کرایەوە بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بە چاندنی مۆخەیە بە هاوکاری پزیشکە ئیتالیەکان کە سەردانی شاری سلێمانیان کردووە. دکتۆر ڕێکەوت حەمە ڕەشید وەزیری تەندروستی ڕایگەاند سەرباری قەیرانە داراییەکان بەردەوامین لە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردنەوەی ئەم سەنتەرەش کێکی ترە لە هەوڵە گرنگەکانی کەرتی تەندروستی. بڵێم کە ئەم سنتەرە قۆناغی تری ماوە بەڕاستی ئەمە قۆناغێکی گرنگ بوو و بەرنامەمان هەیە کە بۆ ساڵی داهاتوو بتوانین لە مانگوە بە یەکجاری ئەم سنتەرە هەموو کارەکانی تەواوی هەرچەندە تا ئێستا حەو نەخۆش کراوە کە بە من پێم وایە ئەمە ئینجازێکی گەورەیە و بەڕاستی گرنگە بۆ کوردستان و بۆ سلێمانی و بۆ عێراق کە سنتەرێک بتوانێت لەم بارودۆخەدا لەم قەیرانی داراییدا لەم کێشانەدا کە بتوانێت جۆرێک لە چاندنی مۆخ بکات کە تا ئێستا لە ناوچەکە و لە عێراقا یەکەمە. دکتۆر میران محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەاند کردنەوەی ئەم سنتەرە تەنها بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی نییە بەڵکو بۆ هەرێمی کوردستان و عێراقشە ساڵانەش دەتوانین نەخۆش چاندنی مۆخی بۆ ئەنجام بدەین بە توێچوێکی کەمتر بەبەت بەو نەخۆشان دەبرێنە دەرەوەی وڵات. پزیشک و کارمەندانی خۆمان بەجوودی بەڕێوەبەرە چالاکەکانمان بەجوودی جەنابی وەزیر و بەجوودی حکوومەتی ئیتالی دەرمانیشمان کڕی و زەرعی مۆخیشمان ئەنجامدا. ئێستا لە شاری سلێمانی 1200 مناڵی سەلەسیمیا هەیە کە ساڵانە ئێمە لەم سنتەرە ئەتوانین 100 مناڵ زەرعی بگرێ. ئەم ساڵ تا نیهایەتی 2016 10 مناڵ زەرعی مۆخی بۆکرێ. بەس حسابی کە مناڵێک کە لەسەری سەرۆکاتی حکوومەت نردومانە بۆ هیندستان 57,000 دلاری تێچواتە 5 هەفتەر و 7 وەرەقە بە قسەی دکتۆر لوقمان کە مدیری سنتەری سەلەسیمایە لە لای خۆمان نزیکەی 150 وەرەقە بۆ 2 دەفتەری تێچێ کەواتە تا نیهایەتی ساڵی 2016 ئەگەر واز وەکو خزمەتیش باسی نەکەین نزیکەی 9 میلیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان. کردنەوەی سنتەرێکی واگرنگ لە شاری سلێمانی لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان یەکێکی ترە لە هەوڵە گرنگەکانی کەرتی تەندروستی و کەچی تر نەخۆش پێویستی بە دەرەوەی وڵات نابێت و بە تێچوویەکی کەم چارەسەریان بۆ دەکرێت بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بە چاندنی مۆخ هەیە. شاخەوان عەبدوڵڵا، بادی ناسات، سلێمانی.